لرنگین شەڤابۆریم نه کوچک سەگ هاتنە دیتن و دەست و قاچێن وان هاتینە بڕین. ئەبروو بەرپرسیال سەرێ مژارێت بیتن ئەف بوویەرە لە گەڕەکی شەهیدانی سەرچنە ڕوویداوە. کەسێک بەڕێزێک هاتووە دەڵێت لە تەنیشت ماڵەکەی بینیویەتی کە نۆ سەگ لەوێن دەست و قاچیان براوە. سەگەکانیش زۆر بە زۆریان ینی تازە لە دایک بوون یان تەمەنیان زۆر بچووکە. نەیانتوانیوە تاوەکو کەس دەستگیر نەکراوە لەسەر ئەمە، بەڵام ڕێکخراوێکی پاراستنی مافی ئاژەڵان و توێتی ئەوانە سکاڵان تومار کردووە لە لای داواکاری گشتی، پۆلیسیان لێ ئاگادار کردووە. بەڵام یەکشت هەیە ئەوەی کە ترسە و ئەوەی کە گومانە ئەم سەگانە ئاوا بێنراون ئاوا دەست و قاچیان بڕاوە بوومەبەستی دروستکردنی سحر و جادوو. هەردووک تاوانن. یەکەم شت سحر و جادوو تاوانە، دووەم شت ئەوەی کە کراوە بەراوبەر ئەو ئاژەڵانەش تاوانێکی ترە. اینجا لەبەر پۆلیسی فەیسبوک یان سیاسەتی فەیسبوک ئێمە ئێستا ئەو دیمەنانەی کە ئێستا بینیتان لە فەیسبوک دانانێن، بەڵام لە وێبسایتی ڕوودا و دانێن دوای بەرنامە ئەتوانن هەمویانی ببینن جارێکی تر. دووەم شت بوو بریندار نەبوونی هەستی خەڵک، چونکە ئەو دیمەنانە بەڕاستی خەڵک بێزارەکەن نامانەوێت هەر بەرداوام بن لەسەر شاشە. من ڕێکەچم بوو سلێمانی گوتوبێژ لەسەر ئەو مژارە ئەەکەم لەگەڵ بەڕێز بەختیار حوسێن و شایەت حاڵە، لەگەڵ بەڕێز شادیە عەلی بەرپرسی ڕێکخراوی هانای ئاژەڵان لە سلێمانەویشمان لەگەڵە بێ. دوای کەمێکی تر لە وەزارەتی ئەوقافیشەوە میێوانمان دەبێت قسەی هەیە لەسەر ئەو مژارە. کاک بەختیار شادیە خان بەخێر بێن، زۆر زۆر سپاسانەکەم لە کاک بەختیارەوە دەست پێ یەکەم. کاک بەختیارەوە چوون بۆ ئەو سەگانە لەکوێ بینی؟ سپاسان دەکەم بۆ چاوپێکەوتنە. ئەم سەگانە دوێنە شەوی ڕابردوو سەعایەکی شەو یەک دوو زەلامێک هاتوون لەو ناوە قاچ و دەستی ئەم سەگانیان بڕیوە. ئەم سەگانە کوتکەن تقریبن ئەوە 15 شەوە دایکیان ترەکیوە، ژمارەیان نەوتوتکەیە، هەشتیان وا لێ کردوون، هەشتیان هەشت وتکەیان دەست و قاچیان بڕیون. ئەم ئیشە ئیشی مناڵ نییە، ئەم ئیشی گەورەیە، چونکو مناڵ ناوێرێ دەست و قاچی سەگ ببڕێ. ئەمە گەورە کردوێتی ئیتر بە هەر نیازێک بوو بێ ئەمانەی کردووە، ئیتر بۆ نیشتە بووە، بۆ جادوو بووە، بۆ پارە بووە، بۆ مشکیلە بووە، بۆ ئەوەی بۆم سەگانە لەوێ نەمێنن، ئیتر بۆ شتێک بۆ کردوێتی مەرایەکی هەبووە کە ئەمشی کردووە. یعنی بەڵام ئینشەڵا لە مستەقبەلە ئەدۆزرێتەوە کێن و بە سزای خۆیان ئەگەن. کەسێک بینیویەتی کێن ژمارەیان چەنە، ژن بوون، پیاو بوون؟ دوو کەسیان دیوە لەو ناوە شەو درن سەعایەکی شەو تێگەشتی، چونکە ناوەی منتیقەی ئێمە قەرەباڵخە، هەمووشمان کامێرەمان هەیە، هەر هەموو ماڵەکان کامێرەمان هەیە، بەس ئەوەیە کامێرەکە سەر جادەکە بشانە، دەشتەکە بشان نایە، تۆجێ دوورە لە ماڵەکان و لەو بەرە لە جادە لە دەشتا چۆڵەوانەکایە دووتکەکان. نەبینراون نازان ڕێژنن یان پیاون؟ نازانن، پیاو بوون، ژن نەبوون، پیاو بوون. لە هیچ کامێرەیەکی چاودێری دەرنەچووینە مەسەلەن ئەو شوێنەی کە بینیم ینی پارچەیەکی زەویە لەوەیە، ئەوە تەنیشت ماڵی کێیە، ئەوێ چوڵەوانیە مەسەلەن خەڵک هاتوچوو بەوێدا ئەکا نایکە ئەو سەگانە زەرەریان هەبووە؟ زەرەریان نەبووە، کوتکە بوو، زەرەریان ئێوە زۆر خزمەتمانەکردن، خەڵکی گەڕەکەکە زۆر خزمەتان. من هەموو ڕۆژێک کە ئەچوم سەوزەیان سەمون بکڕم یان میوە بکڕم لە ئێوە هاتم بە قەسابەکەم وت برادەرمە هەموو توخوا تۆجە گۆشتم بەرێ بۆ ئەو تووتکە سەگانە گوناحن تێگەشتی بۆ مەهێنان. ئەمڕۆ کە هاتن ئەم لوژنەیە جەماعەتی ڕوودا وتم وەرە ئەوە گۆشتەکەی بۆ مهێناون سەیری کە گۆشتەکە تازەیە کۆنیتەوەڵک گۆشتەکە تازەی ڕاستەکەی وتم لیان ماوەتەوە چەندێکیان خواردووە ئەوشیان نەخواردووە ئەوە تا لیان ماوەتەوە. باشە لەبەر خاتری خوا لەبەر خوای گەورە. باشە ئەتوانم پرسیارێک لێ بکەم ڕەنگە تۆزێ بۆ ئێوە ئیزعاج بێت. ئەتوانن پێم بڵێ چونکە ئێوە ئەو سەگانەتان بینیوە و تەنیشت ماڵی ئێوە بووینە، چۆن دەست و قاچیان براون، کوژراون، دوای ئەوە براون، ئیشکەنجە دراون؟
هەر دەست و قاچیان بڕێون و تێ بەجیان هێشتوون ئیتر وە نەبێک ئەمە بڵێم دەست و قاچی سەگ پارە ناکات چیەکە بۆ هەر شتێ بێ پارە ناکات ئللا هەرکەس بووە ویستێتی ئەم تووتکانە ئەوە عیبار بکات ئەڵێن لە نوو تووتکە هەشتیان وا لێکراوە هیچیان زیندی ماون هەشتیان ڕاستەکەی یەک تووتکەیان زیندوو ماوە ئەم ئێوانە کە جەماعەتاتە جوون بۆ سەیری خستوێ باوەشێکە کە خۆیان بوو بەسەریا خۆیان بوو بەسەر تووتکەکە ئیتر زۆر بەڕاستی زۆر عاجز و مات بوو دایکەکەیان هەمویان مردار بووینە کەس یعنی هیچ لەوانە بەسەر تووتکە بچکۆلەکە ئەگریا ها یعنی هەمویان مردار بووینە تۆپیون چی تووتکەکان ئەو هەشتانە کەوان لێکراوە ئەرەوەڵە هەمویان عیبار بوون ئەرەوەڵە هەر هەشتار عیبار بوون گاور بەزەی پێیانە گاور هەرچی یان بێ دەسەکە بەگیران بە دیاریانە باشە ئەو کاتێک کە ئەمە کراوە ئێوە ئەڵێن دوو زەلام دوو پیاو هەبوون لەو گەڕەکە لە گەڕەکی ئێوە یەکی شەو هیچ دەنگێک نەهاتووە چونکە ئەڵێن نۆن دایکیشیان لەوێ بووە هیچ دەنگێک نهاتووە کەس گومانی بوو هیچ نەهاتووە هیچ دایکیشان لێوە بووە لەوانەیە دایکیان لێوە نەبوو بێ و کاتە چونکە ئەگە دایکی لێوە بووایە مەجای نەئەوە لە تووتکانە بکەن دایکی لەوێ نەبووە باش کاک بەختیار چۆ بۆ گەڕاوە بە دوای موشەشتابی خوارد بە دوای گۆشتا گەڕاوە بە دوای نانە گەڕاوە کەوابی باشە ئەوەی کەم جارە شتێکی ئەوها بینی لە گەڕەکی ئێوە یان نازان بوو من شتێکی تازەیە من یەکەم جارە شتی وا ببینم یەکەم جارە مشتی وا ببینم لەم گەڕەکە گەڕێکی هەموو بڵێ ئینسانێکی تێگەشت و ئینسانێکی مستەقف ئینسانێکی بەدین بە تەربێت تێگەشتی یعنی ئەوەی ئەم گەڕەکە بۆ سەگانی کردووە هیچ گەڕێکێک نایکە پلانەمان بۆ دروست کردوون خواردنمان بۆ بردن خواردنمان هەانێ هەموو ڕۆژێ سەرپەرشتیمانەکردن زۆر جا مناڵە چوو بەلای من لێرە بانگمەکردن هەموو لاچنە لای سەگانە دەم بۆ تاریترە ڕۆشتن بەجیان هێشت باشە ئێوە ئەڵێن بۆ ئێوە زەرە نەبووینە ئیشەکە ئیشی مناڵ نییە ئیشی گەورەیە ئیشی گەورەیە هیچ بووم بە سەر چاوای ئیزعاج بوو ئەو دەرو دراوسیانە بۆ ئەو خەڵکە تو بڵێت یەکێک وای کرد بێت لەبەر ئەوە یان گەڕەکەکە متەئەسر بووە بەو دیمەنانەی کە ئێستا پێش ئێستاش بینیمان هەمویان متەئەسیر بوون هەر هەمویان متەئەسیر بوون تێگەشتی هەر هەمویان متەئەسیر بوون مامۆسایە کات کوڕە پسکۆلەکەی منی هێناوی لە مەکتەب وتی ئەوە چی وت مەڵا شتێکی وایە چوو وتی هات وتی دڵی پڕ بوو وتی باشە ئەو تووتکانە تاوانیان چی ئەویان لێ کردوون تاوانیان چی ئاخر چیان کردو تووتکە بچکۆلانە تێگەشتم کاک بەختیار زۆر سپاس دەکەم لەگەڵم بمێنە ئەچمە لای شادیاخان بەخێر بێن زۆر سپاسان دەکەم ینی بۆ ئێوە شتێکی تازەیە یان هەر ئەمە هەبووە ینی شتی ئاواتان بینیوە پێش ئێستا ئاوا لە ئاژەڵێک یان سەگێک بە تایبەتی بکرێت سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم بەڕاستی بۆ ئێمە شتێکی تازە نییە بەهۆی ئەوەی کە ئێمە ڕۆژانە سەردانی ئەو کەیساناکەین ئەو کەیسە کارە ساتبارانە هێتە بەردەمان نەخێریت شتێکی تازە نیە و ئەم دیاردێ بەڕاستی زۆر دیاردێکی قێزەون و بێویژدانیانێ و دوور لە هەموو بەهایەکی مرۆڤایەتیە کە ئێستا بەربڵاو و باڵی کێشا بەسەر هەرێمەکەمانە ئەویش دیاردەی سەحر و جادوون و شتە و دوعایە کە زۆر بە بەڵگە و ینی لامانە ئەو شتە بۆ ئەو ئیشە بەکارهێنرێ بە تایبەتی دەست و قاچی سەگ و پشیلە ئەی بەڕەن و بۆ کاری سەحر و جادو بەکاری هەتوو ئێمە لە سەگە گەورەکانەوەمان بەدیکرۆ خۆم چەندەها کەیسی لەو شێوەیەم لایە کە سەگ قاچی بڕاوە ئەنی ڕێک بەڕێکی وەکو یا بە کۆسەرە ئەی بڕن یاخود بە چەقۆیان بە مشار بۆ شێوەیە ئەی بڕن و بە زیندویش و نابێت ئەو سەگە مرد بێت ینی بەڵگەمان لایە کە من برادری خۆم لە نزیکترین کەیسە ئەوەی بینیوە کە کەسێکی گرتۆ بەسەر سەگەکەەوە کە خەریکی ئەوە بۆ کە قاچی ببڕێتەوە هەڵی خەریکی چیت ئەڵێ وەڵا بۆ فڵانە کەسی نوشتەکەرمەوێت من حادیسەیەکم لێ قەوما وتێتی ئەبێت سەگەکە زیندوو بێ ئەبێت بە ئازار بچێژێ تا چەند ئازار بچێژە ئیشەکەی تۆ باشتر سەر ئەگرێ ئەنی تۆ ئەم کۆمەڵگای بەڕاستی توای عقلەتێکی بەو شێوەیە بکەوێت زۆر کارە ساتبارە هەم بۆ مرۆڤەکان هەمیش بۆ ئاژەڵەکان و بۆ بێزمانانە کە یەکێکە لە قوربانیەکانەمانی دوێنێ قوربانیەکانی دەستی ئەو دیاردە قێزەونە مەڕاستی باش ئەتوانی پێم بڵێت ئەوەی بۆ ئەم تووتکە یانژی ئەو سەگە بچووکانە چ زانیاریەکتان هەیە لەسەری
ئەوەندەی ئێمە زانیاریەکانمان هەیە بە ئەزمموی خۆمان بەڵێ دەستوقاچیان لەکات و براوە ینی ئەوە شتێک نییە وەکو ئەیبارکردن بێ یا ئەتکردنێک بێ بۆ ئەو بێچوانە چکە و بێچوانە هەم بێزیان بوون هەمیش ئەوە نەبووە کە گەڕک و دەرودراوسی زعاچکەن بڵێ ئەمە کەسێکە لە ڕقاوای کرد بێت لەیان و بۆی کە لەویان نامێنن ئێمە بە بۆچینی خۆمان ئەو بۆچوونەمان نییە کە بڵێن بەو شێوەیە ئەتکراوە نەخێر ئەمە دەسوقاچیان لێکراوەتە و براوە ینی دەسوقاچ و هیچ کاملە و بێچوانە دەسوقاچیان لەو ناوەیان نییە براوە لێکراوە تۆ تەنها هەدەفەکەشیان ئەوە بوو ینی زۆر بەڕێکی و بە چەقۆ بڕاوە و بە زیینویش عین تۆ لە بەچاوی دایکەکە کارەساتە. یعنی یەک شت سەرنجیمی ڕاکێشەوتت دیاردەیەکە ئەوە ئێستا ئەوە نە زۆر بووە کە ئێوە ناوی ئەنێن دیاردە؟ بەڵێ بێگومانێ بەهۆی کەیسەکانەوە کە من خۆم ینی خاوەنی ئەمبولانس یەکەم ڕۆژانە ئەو کەیسانە زۆرترین کەیسی لەو شێوەیە هێتە بەردەم و ئەچمە سەر کەیسەکان بەڵێ زۆرترین سەگەکان ئەوانەی کە مرۆڤ دۆستن ئەوانەی کە ینی فەقیرن هێواشن لەگەڵ مرۆڤەکانە ئەو زەفەریان پێبرێت و بەهۆی متمانەکەیانەوە بەڵێ بەهۆی ئەو دیاردەیەوە دەسوقاچانە بڕێت. باشە کە ئاوا هەبووە کە ئاوا کەیسێ پێش ئێستاش ئاوا تومارکراون هەبوون هیچ جارێک بەسەلەن سکاڵایەک تومارکراوە کەسێک دەستگیر کراوە چونکە بێجگە لە مەسەلە ئێشکەنجەکردنی سەگەکەیان ئاژەڵەکە دروستکردن و نوشتە و جادوو دوعا و سحر ئەو شتانەش قەدەغەیە. ئێمە هیوادار بوون ینی کە دێ و دیاردێ بنەبڕ بکرێ بەڕاستی ینی نەهێشتنی ئەو کارانە نوشتە و دوعا و جادوو بە غرامەکردنێکی زۆر بێت یاخود زیندانێکی زۆر بێت کە ئەو کارانە بنەبڕ کرێ بەڵێ ئێمە ئەوەی کە پێمان نەکراوە ئەوە بۆ لەسەر ڕێگا ئێمە ئەو کەیسانەمان بینیوانی شتێک نەبوو وەکو ئەم دیاردێ بەڕاستی لە گەڕێکێکا بێ و بەرچاو بێت کۆمەڵێک خەڵکی بەڕێز خەریکیان بن و خواردن و ئەویان بۆ برن و بەڵام لە کاتێکا وەکو کۆمەڵ کوژەیەکیان لێ بکەن. ئێمە ئەوەی کە بەدیمان کردو بۆ لەسەر شەقامەکە بۆ مەسەن کەسێک شاید حاڵ نەبوو لە ئەم سەگە بەچیوای لێ هاتووە بەڵام ئەوەی کە خۆمان تێبینیمان کردو بردومانە بۆ کلین بەڵێ ئەم دەستە بڕاوەتەوە بڵێ ئەم قاچە بڕاوەتەوە. کە ئێوە بەردەوام ڕفتار لەگەڵ ئەو کەیسانەکەن چ ئاژەڵێک لە هەر ئاژەڵێکی تر زۆرتر ئەو شتانەی بەسەر دێ بەکار دەهێنرێت پارچەیەک لە جستەی بەکارهێنرێ بوون و شتێکیان سەحرێکیان شتێک ئەڵێت ساگ پشیلە و چیتر بێگومان هەر قوربانی یەکەم خۆی بۆ هەموو کەیسەکان قوربانی یەکەمین سەگە بە دەرەجەی یەکەمان سەگە کە هەموو قوربانیە گەدا ینی سەگە ئەسووتێنرێ سەگە تێزدابی پیاکرێت سەگە شەڕی پێکرێت سەگە بە هەموو شێوەکان سەگە بۆچی ئەو متمانە زوو بەدەزێنێت لایەن مرۆڤەکانەوە پشیلە هەتا ماوەیەک لەگەڵتانە بێ ئەو متمانە زۆرە و پێ ناکات و کەمتریش ئەگیرێ بەڵام سەگ بەهۆی ئەو متمانەوە تۆ پارچەیەک نانیێتی ئەو متمانە بە مرۆڤەکەکە زۆرترین کارەسات بەسەر سەگایەت دوای ئەویش پشیلە ئەنج گوێدرێژیشمان زۆرەکە دەست و قاچیانە شکێنێت. ئەتوانی هەنێک مەسەرەن هێنێک حاڵەت و شتل لایە یان هەنێک کەیس لا هەیە بوومان باسکەیت؟ وڵا کەیسەکان زۆرن بەڵێ بێگومان ئێستا من خۆم ئەو شوێنی کە دامناوە تەنها ینی پڕێتی لە ئاژەڵی کەم ئەندام ینی تایەتی چاوی کوێران چاوی شیشان پیا کردووە هاوشارێکم لای تێزابی پیاکراوە بۆ لەبەری کە دۆڕانێتی لە شەڕەکەیە سەگم لای سووتێنراوە بانزینی پیاکراوە بەڵام لە نیوای تر فریاکەوتم لیکوژێن ینی ئەم شتانە زۆر کارەسات بە بەڵە پشیلەشم لایەکی سەری نەماوە کلکی سووتێنراوە ئەمانە هەمووی حاڵەتی ڕۆژانن و بەردەوام دووبارە بنەوە بەداخەوە کە کردەکانی هەمووی مرۆڤە یعنی ئەمە ڕاستە ئەمە بێجگەلەوەی ئەوە نیشانەدا کە ئەمە نەکەر مرۆڤە کردەوەی مرۆڤەوە کردەوەی مرۆڤێکی نەخۆشە بەڵام ئەوەی کە مەبەستیشمە ئەوەیە کە بزانم بۆ ئەوانەی یعنی بێجگە لە دەست و قاچی ئاژەڵ شتی تریش بەکارهێنرێ پارچەی تر مەسەلەن چاوە گوێیە زمانە هی ئاژەڵ بەکارهێنرێ لە نوشتە و جادوو و سحر؟ نا ئەوەی کە بەربڵاو بێت و لەلایەن ئەوان باو بێت کە ئیشی پێ بکرێت تەنها دەست و قاچی سەگ و پشیلەیە بە تایبەتیش زۆر بە تایبەتی سەگ بەڵام ئەوانی تری کە بەرامبەریانەکرێ هەیە زمانی بەڕاوی شتی پێکرێ وەکو حەق و توندڕەویەک و ئەو مرۆڤە نەخۆشانی کە بەڕێزامەژە پێ. باشە با بزانم ئەچمە لای بەڕێز شێخ ئیبراهیم بەرزەنجی و ئەو ژینوکە مهوانێ منە پرێڤەبەرێ ئێرشادە ئاینی لە وەزارەتە ئەوقافێ و کاروبارێن ئاینی میوانمانە بەڕێز شێخ بەخێر بێت زۆر سپاسدانەکەم لەسەر شاشە ڕەنگەنەت بینی بێ بەڵام دەست و قاچی هەنێک هەشت تووتکە سەگ براون و دوای ئەوە لەبەر ئەوە ینی مردار بوونە یان تۆپیون نازانم دەگوترێت بوو نوشتە و دوعا و سحر بەکارهێنراون دەست و قاچ وا دەڵێن خاتونیش ئەڵێ ئەوە خەریکە بێ بە دیاردە و بووە بە دیاردە بەڕاستی واڵێ سەرەتامە قسە ئێوە لەسەر ئەو بابەتە
بزانم ئەڵێن چی؟ بەناوی خی گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێستان سڵاو لە میوانەکان سڵاو لە سەرجەم بینەرانی تەلەڤیزۆنی ڕوودا و لە ڕاستیدا بابەتی سحر و جادوو بابەتێکی قێزەوەنە و ئیسلام حرامی کردووە هەر باوەڕ پێکردنشی یا چوونە لای جادوچی و ئەو کەسێک کە ئەو کارانە دەکا تاوانێکی زۆر گەورە ئەنجام دەدا و ئەوانشی کەوا دەچن ئەو کارانە دەکەن هەمان شت گونەهبار و تاوانبارن لە ڕۆژشەرەکەیەوە و بەکارهێنانی ئاژەڵ یاخود عزیێتدانی ئاژەڵ لە ئاینی ئیسلامی پیرۆزە حرام کراوە. ئەسڵەن ژینگە حرامە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا ئەگەر کەسێ ژینگە عزیێت بدا چی ئاژەڵ کە نەفسێکە خی گەورە دروستی کردووە. بەڵێ ئێمە لە وزارەت دێبۆ لامان خەڵکانێکی زۆر ڕوومان تێ دەکەن یا ڕووەکەنە مامۆستایانی ئاینیمان کە جادویان لێکراوە بە ئەندامی ئاژەڵەکان و ئەو ئاژەڵانشی کە بەکاردێنن ئەوەی کە من زیاتر بینی بێتم ڕێویش زۆر بەکاردێ ئەوە گرانترین جادو کە لای جادوچوو بکرێ ئەگەیتە 50 گەڵا و 60 گەڵا و ئەو بابەتانە یاخود ئەوەی کە گوێ درێژ و ئەو بابەتانە هەر زۆر ئێستا بەکاری دێنن و ئاژەڵەکانی تریش بە ئاستێکی تر. ئەو بەکارهێنانیش جادوچێکە تەنها مەبەستی ئەوەیە کە ئەگەر جادوێ بکە لە ڕووی ڕق و چینە و عزیێتدانی مقابل و نەهێلێ بە هیچ شێوەیەک ئیسراحەت بکە بۆ نمونە ئەوە ئەچێتە بواری ئاژەڵێکەوە ئەوەی کەەوە بێوێ ماڵی وێران کە ڕسقی نەهێلێت تەمبەڵ و تەوەزەلی بکە والحاصل لە ماڵەوە دەوری خۆی نەبینێ وەکو سەرگەورەی ماڵ ئەوە دەچێتە لای ئەو ئاژەڵانی کە سیفەتیان وایە بۆ نمونە گوێدرێژە و ئاژەڵەکانی تریش کە سەگان یا پیشلەیە یا ئەو ئاژەڵانی ترە بۆ مەرامی تر بەکاری ئەهێنن و جادوەکان ئەبینی ئێسکەکانی تایە کاتێکە نووسراوە لەسەری یاخۆت ئەخرێتە ناو زەرفێکەوە یاخود ناوی کەسەکەی لەگەڵ جادوەکە تێکەڵ دەکرێت هەموو بەڵگەکانی لەگەڵن. باشە بەڕێز شێخ من نامەوێ بیڵێم بە تایبەتی ئاشکرا بکرێت کە دەست و قاچی سەگ بوو چ جوورە جادوویەک یان سەحرێک بەکارە هێنرێ بەڵام ئەکید بوو نیەتێکی باش نییە وانە؟ ئەو ئاژەڵانی کە جادوچیەکان بەکاری دێنن حتمما هەمووی نیەتی شەڕە هەمووی نیەتی تێکدانی خێزانە هەمووی نیەتی عزیێتدانی مقابلەکەیە. بەڵام من سەرنجێکم لێرە هێشتیان خان ئەم خەڵکی کوردستانی ئێمە دەبێت زۆر لەوە وشیارتر بێ کە گەورەترین جادوچی لە جیهانە بە هیچ شێوازێک ناتوانێت لە قەدەری ئەو کەسە بە هیچ شێوازێ بگۆڕێ. باڵام باوەڕ پێکردنی ئەم خەڵکەی ئێمە بەم جادوچیانە جێی سەرسوورمانی ئێمە توێژینەوەیەکمان کردووە لە وەزارەت بە دوواداچوونمان کردووە وەکو لێژنەی پەیوەندیدار لەگەڵ وەزبرایانمان لە وەزارەتی ناوخۆ جادوچی لە کوردستانە ڕێژەکەی زیادی کردووە. بەڵام ئێمە توانیمانە لە وەزارەتی ئەوقاف مزگەوتەکانی خۆمان ئەو موسساتانی کە تابعی ئێمن ئەو شوێنە پیرۆزانە بپارێزین لەو کردوانە. بەڵام بەداخۆ جاری وا هەیە لە ڕێکخراوە ناحکومیەکان مۆڵەت وەرەگرێ بە ناوێکی ترەوە بەڵام بڕۆ سیر کە جاری وا هەیە سەیرێکی خەریکی ئەو بابەتانن لە ڕێکخراو هەیە لەم هەرێمی کوردستانە بە ناوەیەکی ترەوە بەڵام مرچێکی ئاینی لە خۆگردووە بەڵام لە ژێراوژێر خەریکی بابەتی جادو و سحر و باسی جن و تێکەڵبوون بەو بابەتانی کە دوورە لە ئاینی ئیسلامی پیرۆزەوە بۆ پارە پەیداکردن و خۆ دەوڵەمەندکردن. من نازانم جادوچی بۆ لە وەزیرە دەوڵەمەندتر بێت جادوچی بۆ یعنی جادوچی هەیە جادوچی هەیە لە بازرگانێک یان مەسئولێک دەوڵەمەندتر بێت؟ واللهی دەبینین بەڵێ جادوچی لەبەرەوەی نرخی جادووەکەی گرانە ئەو کەسەی کە پارەکەی بۆ دەبە اعتقادی وایە کە ئیشەکەی ڕێککەوتووە بەو جادووە نازارێت قەدەری خوای تەبارەکەوە تەعالا لە نسیبی ئەو هەر بووە. بەڵێ تاواکو چەند بەڕێت شێخ ئێوە چونکە بەردەوام کەسی ئەوە دێتە لایە بوو بڕە قسەکەت ئەبڕم ئەو نرخانە تاواکو چەند ڕۆشتووە یعنی کەسێک ئامادە بووە چەند پارە بدات بە سحرێک؟ ئەوانەی کە ساحیرەکان بە تایبەتی ئەسعاریان متەفاوتە بەداخەوە یعنی شتەکە جێ گاڵتەجاڕیشە بەڵام ئەوەی کە من بیست بێتم هاتبێتەڵام حاڵەت جادوەکەی کە کردووە و پەشیمانە و ئەو کەسەی عەزیەت داوە وای بەسەرا هاتووە تا من 6 گەڵام بیستووە کە 6 گەڵای داوەتەوە جادوچی بەڵام نەویستۆ نەناو خۆی بڵێ
تێگەم. لە ناو جادوچیەکەیش بڵێ بەڵام جادوەکەی بۆمان هێناوە بینیومانە و زانی و مانیشەکە ئەو ئیشەی کردووە ئەوجا پشیمان بۆتەوە یعنی هەیە تا من شەزگەڵام بیستووە بەڵام بە خەڵکی تریش باسی زیاتر ئەکا تێگەم بەڕێز شێخ بوو مەسلەی پاراستنی مافی ئاژەڵ و بوو مەسلەی ئەو سحر و ئەو دوعا و نوشتە ئەو شتانە وەزارەتی ئەوقاف ئەتوانێت چی بکات هیچ یاسایەک تەدەخولێکی ئەتوانێت بیکات ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەو دیاردەیە کە هەستمان پێکرد لەناو هەرێمی کوردستانە خەریکە زیاد دەکا چەند ڕێکارێکمان کردەبەر یەکەمیان نووسراوێکمان بۆ وەزارەتی ناوخۆ کردووە کە بەندە منەسقی ئەو ئیشەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لە ڕێی مؤسساتی خۆمانەوە کە سەر بە وەزارەتن زیاتر لە 7000 مؤسسەیە هەر حاڵاتێک بێتە بەردەستمان ئێمە تەحویلی برایانی وەزارەتی ناوخۆ ئەەکەین ئەوە بە ئیجرایەکی زۆر باش دەزانین کە ڕێگیری بێ لەو بابەتە کە زیاد بکات دووەم وتاری هەینی لزنەیەکی بۆردی یەکگرتووی هەیە لە وەزارەت لە ساڵێکە چەندین چار وەکو ئامۆژگاری و وەعز و ئاگاداربوونی هاونیشتیمانیان تەوەری وتار لەسەر ئەو بابەتەدا دەنین بۆ ئەوەی کەواتە شەنەنەکە و باسی مافی ئاژەڵ دەکەین و پاشی پاراستنی ئاژەڵ و ژینگە و ئەو بابەتانە هەمووی دەکەین بەڵام من ئەو حاڵەتانی کە ئێستا بەڕێستان کردانە بەرنامە دەتوانم لە وەزارەت کارێکی تر بکەین ئەوەیە کە لەگەڵ پارێزگاکان چۆن بتوانین هەماهەنگ بین بۆ ئەوەی کە شوێنێکی تایبەت ئێمە وا هەستەکەین حالیان بە تایبەتی ئاژەڵی سەگ زۆر زیادی کردووە ڕێژەی لە ناو کۆڵان و جادەکانە بتوانین شوێنێکیان بۆ دابین بکەین یا بتوانین لە ڕێ ڕێکخراوێکی نێو دەوڵەتیەوە کە لەو بواریا ئیش بکات چارەسەری ئەو ئاژەڵانەمان بۆ بکات لە شوێنێکی ئەمین دابنرێ نەگەێتە دەستی ئەو مجریمانی کە ئەو کارە ناشیاوانە دەکەن ئەوە دەتوانین مخاتەبەی پارێزگاکان بکەین لە ڕێی وەزارەتەوە و دەتوانین ڕێکخراوی نێودەوڵەتی هەیە بدۆزینەوە قسەیان لەگەڵا بکەین بۆ ئەوەی کە هاوکار بن بە هیچ شێوازێک دەستکاری بۆ دەست بۆ ئاژەڵ نەبرێ بۆ ئەو مەرامە خراپانە زۆر سپاس دەکەم بەڕێز شێخ پێشنیارێکیش لەم بەرنامەی جەنابتان بۆ ئێمە دەکرێت بە خۆشحاڵیەوە لە خزمەت دەبین مەمنونتم زۆر سپاس جەنابی شێخ چ بەلای شادیا خان ئێوە هیچ شتێبی نیەکتان هەیە پێشنیارێکتانە ئێستا وەزارەتی ئەوقاف باسی مافی ئاژەڵی شەکە هیچ شتێکتان هەیە چۆن ڕێگە بگرین لەو تونند و تیژە بەدڵنیایەوە دەستخۆشی لە مامۆستای بەڕێز دەکەم ئێمە هەمیشە وتمانە فاکتەرێکی سەرەکی کە دەور ببینێ بۆ ئەم کۆمەڵگایی ئێمە لە مینبەری مزگەوتەکانەوەی بەڕاستی کە ئاماژە بۆ بدرێ ئامۆژگاری خەڵکان بکرێ کە هەرچەنە ینی یارمەتیان نادەن هاوکاریان ناکەن بە ئازاریان پێنەگەێن کە ئەوە زۆر فاکتەرێکی باشە کە بە خەڵکی بگەن لە مینبەرەکانەوە کە هەموو ڕۆژانی هەینیەک بە تایبەتی خەڵکی گوێبیستی ئەوە بنچکە خەڵک ئێستا زۆرینەی زۆری ینی ڕۆکەنە مزگەوتەکان ڕۆکەنە مامۆستایانی ئاینی ئەگەر ئەموتە باشانەشیان هەبێت زۆر بۆ کۆمەڵگاکەشمان باشە بێ و کاردانەوەیکی باشی شێبێت وەکو ئەوەی کە بڵێن چارەسەر بڵێ ئێمە زۆر ینی پێشتری ژووتمانە زۆر دووسرامان ئاماژە پێیاوە بۆ شارەوانی کە ئەمە تەنها چارەسەری ئەم سەگانە نەزۆکردنیان بەس ئەوە چارەسەر نەوەکو کۆکردنەوەیان و نەوەکو بڵێ دوور بخێنەوە بۆ شوێنێکی تر بە هیچ شێوەیەک سەگ لە شوێنێکی کۆکراوەیان ناژیت کە هەر یەکە لە زۆنێکەوەیە ئەنی هەر لە ناو یەکە ئەوان یەکتری یەکتری لە ناوەبن زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڕێز شێخ ئیبراهیم بەرزنجی زۆر سپاس کاک بەختیار دەستان خۆش زۆر سپاس بە هەواشی ئەبەر پرسیارە هەیرو